یەکێکی تر لەو بەدائیرانی کە بنووک یا خاوەن دەسمایەکان یا کۆمپانیاکان ئەتوانن بەکاری بێنن لە بری قەرزی حەسەنە یا لە بری قەرزێک کە بە سوود بدرێ بریتیە لە عملیاتی عقودی ئیستیصناع. عقدی ئیستیصناع، عقدی ئیستیصناع چییە؟ عقدی ئیستیصناع واتە دروستکردن، واتە بەرهەمهێنان. من کابرایەک ئەڵێ کاکە پارەم بدەرێ دەفتەرم بدەرێ خانوویەکی پێ ئەەکەم، ئەڵێم ناکاکە من دەفتەرت نادەمێت تۆ خانووی پێ بکەیت، من خۆم خانووکەت بۆ دروست ئەەکەم. مواصفاتی خانووکەی کە ئەتەوێ بۆم بێنە، من وەکو خاوەن دەسمایەک، وەکو دەوڵەمەندێک، وەکو بانکێک، وەکو کۆمپانیایەک مواصفاتی خانووکەتم بەرێ کە ئەتەوێ بۆت بکرێ، من خۆمە چم خانووکەت بۆ دروست ئەەکەم، دوای خانووکەت پێ ئەفرۆشم، بەقیس خانووکەت پێ ئەفرۆشم. ئەمە پێوەتی عملی ئیستیصناع. یا تۆ چتە لای کابرایەک ئەتەوێ کابرا کەنتۆرێکت بۆ دروستکە، کەنتۆرێکی لێ ئەکری بۆ مواصفاتانی کە ئەتەوێ، ئەمە پێوەتی عملی ئیستیصناع. عملی ئیستیصناع واتە دروستکردن. ئەمە لە ڕووی بنەما شەرعیەکانەوە ئەم عملیەیە ئەحناف ڕێگەیان پێداوە لە ئەساسە ئەگەر زۆر وردیکەیتەوە لەگەڵ هەندێک بنەمای شەرعی تر یەکانگیرە بن، یعنی دژ ئەوەستنەوە. چۆن؟ بۆ نمونە عملیەی ئیستیصناع کابرا شتێکی فرۆشتووە کە نیەتی، ئەو دارتاشەی کە کەنتۆرێکی فرۆشتووە بە تۆ کەنتۆرەکەی نییە، هێشتا تەختەکەیشی نەکڕیوە، ڕێکەوتون لەسەر ئەوەی کەنتۆرێک دروست ئەکا، کەنتۆرێکی شەشتاک بۆ نمونە قوڵی کەنتۆرەکە ئەو نەیە، بەرزی کەنتۆرەکە ئەو نەیە، ئەو نەتاکە پێی فرۆشتووی، ڕێکەوتون پارەکەیشت داوە، ئەو چی بە تۆ فرۆشتووە؟ هیچ، کەنتۆرەکە وجودی نییە لە ئەرزی واقعە. بەڵام عولەما ئەفەرمون ئەمە دروستە لەبەر مەسلحە و حاجی خەڵک، لەبەر مەسلحە و حاجی خەڵک ڕێگەیان پێداوە، چونکە ئەڵێ ئەگەر کابرای دارتاش ئێمە ئیجباری کەین تۆ بێ کەنتۆرەکەت هەبێ کە ئیفرۆشی، ئەو کاتە لەوانەیە ئەو کەنتۆرێک دروست ئەکا کەنتۆرەکە بۆ ژوورەکەی من دەست نادا، لەوانەیە ساڵێ ئەو کەنتۆرە لە دوکانەکە بمێنێتەوە، یا خەڵک دیزایانی کەنتۆرەکەی بەدڵنی هەرێک و بەدڵی خۆی دیزایانی کەنتۆر هەڵبژێرێ، ئەو کاتە هەم ئەو دەستی ئەگیرێ پارەکەی کە بەدەستێتی بەشی چوار کەنتۆرەکە دای ئەنی هەم دوکانەکەی شێگیرێ بیتر قفڵ بێ، ئیشی پێ ناکرێ. و منیش دیسانەوە کە ئەچمە بازار ناتوانم بە پێی تەڵەبی خۆم شت بەکرد بم، چونکە هەموو ئەوانەی کە هەیە حازرن، شەرعیش نییە ئێمە بە دروستکردنی بێ. بۆیە عولەما ئەفەرمون ئیستیصناع ڕێگەی پێ ئەدرێ شەرعەن لەبەر دەفعی ئەم مەشەقەتە لەسەر خەڵک، کەواتە ئیستیصناع ئەم عملیەیە. تەکییفی عملیەی ئیستیصناع واتە ئایا ئیستیصناع من کە بە کابرا وتووە کەنتۆرێکم بۆ دروستکە و ڕێکەوتووین لەسەر مواصفاتی کەنتۆرەکە و لەسەر پارەکەی، ئەمە وعدە یا عەقدە؟ ئەمە وعدە من داوامەکە بۆم بکە و وعدەکە ئەو داوێتی بۆ دەکەم، یا ئەمە عەقدەکە کردومانە ئەو بیکا و من پارەکەی بدەم؟ عولەما ئەفەرمون ئەمە عەقدە، واتە کابرا دواتر ناتوانێت پەشیمان بێتەوە. نە من کە پێم وتووە کەنتۆرەکە دروست کە سبەینێ کەنتۆرەکەی دروست کرد بەو مواصفاتانی کە من وتوومە، من ناتوانم بڵێم نامەوێ. وەکو عملیەی مڕابەحەکە نییە، وەکو ئەوەی کە ڕابردوو وتمان ئەو کەسەی کە ئەوێ شتەکە بکرێ پێی ئەوەتی ئەلئامر بالشراء، نە، ئەم عەقدی کردووە و عەقدەکە بیناء لەسەر ئەوە کراوە کە ئەم وتێتی من بەم مواصفاتە ئەمەوێ. لەبەرەوە عولەما ئەفەرمون لە تەکییفەکەیە عەقدە و کەس بۆی نییە لی پەشیمان بێتەوە. مەرجەکانی عملی ئیستیصناع چییە؟ خاڵی یەکەم ئەوێ شتە دروستکراوەکە کارێکی مباح بێ، واتە ئێمە ناتوانین بە خەڵک بڵین شتێکی حرام دروست بکە، شتێکی حرام وەبەربێنێ، عارقمان بۆ دروست بکە، یا بۆ نمونە تلیاکمان بۆ وەبەربێنێ، ئەمانە حرامن. عملیاتی ئیستیصناع لەسەر ئەم بابەتانە دروست نابن. خاڵێکی تر ئەبێ مەصنوعەکە واتە دروستکراوەکە زۆر ڕوون بێ لە بەرچاوی هەر یەکێکمان. بۆ نمونە من پێم وتووە بە شەریکەیەکم وتووە بە شەریکەی توێتام وتووە 100 سەیاری توێتام بۆ دروستکە بەم مواصفاتانە، تەبریدی وابێ، بۆ نمونە مواصفاتی ئەمانی سەیفتیەکەی وابێ، مواصفاتی بارەکەی وابێ، مواصفاتی گێڕ و مەکینەکەی وابێ، هەموو مواصفاتەکانم پێوتوە بە شەریکەی توێتە. ئەمە عملیەی ئیستیصناع ئەو 100 سەیارە لە دوای 6 تەسلیمی من ئەکا بۆ مواصفاتانی کە خۆم وتوومە. ئەمە پێی ئەوتێ معلومە الجنسی والصنف. من ناتوانم بچم بڵێم کاکە شتێکم بۆ دروستکە، ئاخر شتەکە چییە؟ چی بۆ دروستکە؟ ئەو ئەبێ ڕوونی کەیتەوە ئەو چی بۆ تۆ دروست ئەکا. خاڵێکی تر ئەبێ ئەو شتەی کە تۆ داوای ئەەکەی بچێتە بابی صنعاتەوە. ئەگەر نەچێتە بابی صنعات و دروستکردنەوە ئەو کاتە پێی ناوەتی عملیەی ئیستیصناع. بۆ نمونە تۆ ناتوانی پێی بڵێ تەنێ گەنمم بۆ دروستکە، تەنێ گەنم خۆی حضوریگەن وجودی هەیە، دروست ناکرێ، ئەو ئەچێتە بابی سەلەمەوە، دوای ئەتوانین لە سەلەمە ئەو معاملەیە جێ بکەینەوە. بەڵام لە ئیستیصناع فکرەی عملیەی ئیستیصناع بریتیە لە دروستکردن، بابەتی پێکەوەنان، پیشەسازیکردن. لەبەرەوە ئەبێ شتەکە موادی خام بێ و بکرێ بە صنعات، بکرێ بە پیشەسازی. خاڵێکی تر
ئەبێت کاتی تەسلیمکردنی ئەو شتە دیاری بکرێت و ئەکرێن نرخەکەی بە پێی کاتەکەی دیاری بکرێت. چۆن من بە کۆمپانیاکە ئەڵێم کاکە خانوویەکەم بۆ دروستکە یا مەکتەبێکم بۆ دروستکە، ئەڵێم ئەگەر دوای 6 مانگ مەکتەبەکەم تەسلیمکەی من دەفتەر دۆلارت ئەدەمێ، بەڵام ئەگەر جووتێکی باشترم بۆ بکەی دوای 4 مانگ تەسلیمیکەی من ئەو کاتە 12 دەفتەر دۆلارت ئەدەمێ. خۆ ئەگەر بە 2 مانگ تەواویکەی 15 دەفتەر دۆلارت ئەدەمێ. ئەمە تەڕەدودی سعرە بە پێی مودە. شەرعیە ئەم معاملەیە. بۆچی شەرعیە؟ ئەو کە ئیش ئەکات کە من پاری زیاتری ئەدەمێ بۆ تەحفیز بۆ هەڵانی ئەو کە ئیشەکەم بۆ بکە ئەو ڕیبای وەرنەگرتووە، قەرزی لام نییە تا من ڕیبام پێدابێ و منیش عملیەیەکی ڕیبەویم نەکردووە. ئەو کارێک بۆ من ئەکا من ئەمەوێ تەحفیزی کەم بۆ پێشی ئەڵێم لە هەمان کاتە ئەڵێم ئەگەر تەخیری کەی ئیتیفاقە مەبدەئەکەمان 6 مانگە، ئەڵێم لە 6 مانگ تەخیر بێ من هەموو مانگێک 500 دلار غەرامی ئەو ئیشە ئەەکەم یا هەموو ڕۆژێک 100 دلار بەپێی ئەو نیسبەیە کە خۆم عەقڵم ئەیبڕێ. ئەڵێم تەخیر بێ ئەو صنعاتە چونکە لەوانەیە با بڵین ئەو بازرگانە بە ڕێزانی ئێمە ئەچێ لە سین قەمسەڵا ئەیا بکردن کە قەمسەڵا ئەیا بکردن ئەو قەمسەڵی بۆ وەرزی زستانەوێ. ئەگەر کابرا تەخیری کا لە وەرزی زستان قەمسەڵەکان هاوین قەمسەڵەکانی بۆ بدورێ خەڵک چلێ هاوین قەمسەڵی بۆ چییە و ئەو قەمسەڵانی بۆ ئەمساڵ ئەدورێ ساڵێککە مۆدلی ئەگۆڕێ خەڵک لەبەری ناکە. کەواتە ئەم بۆی هەیە بۆ کۆمپانیایی کە قەمسەڵەکان دروست ئەکا پێی بڵێ من بۆ نمونە 1/11 ئەبێ قەمسەڵەکان تەسلیم کرابێ تەخیر بکرێ هەموو ڕۆژێک 500 دلار من لەو نرخە ئەشکێنم کە ڕێکەوتین لەسەری. ئەمە معاملەیەکی شەرعیە و یەک ئیشکالیتیانە. شتێکی کەمان هەیە لە عملی ئیستیصناع پێوتێ الاستصناع الموازي. الاستصناع الموازي بنوك زیاتر ئەیکا. ئیستیصناعی موازی چییە؟ جەنابەت کۆمپانیایەکی وەبەرهێنانت هەیە، من دێم پێ دەڵێم خانوویەکم بۆ دروستکە، تۆ خۆت وەکو کۆمپانیا ئیشت دروستکردنی خانوونیە، تۆ ڕێکەوتووی لەگەڵ منە کە خانوویەکم بۆ دروست ئەەکەی بە مەبلەغی با بڵێن 15 دەفتەر دۆلار 6 مانگی کە خانووکە تەسلیمەکەی. باش تۆ خۆت خانووکەت پێ دروست ناکرێ، دوای ئەوەی کە تۆ عەقد ئەەکەی لەگەڵ من ئەو جا تۆ ئەچی عەقد لەگەڵ خەڵکێکی تر ئەەکەی لەگەڵ کۆمپانیایەکی مختص ئەەکەی خانووکە ئەوان دروستی ئەەکەن. ئەمە پێی ئەوتێ الاستصناع الموازی، واتە ئێمە ڕێ ئەەکەوین لەگەڵ کەسێکە شتێکمان بۆ دروستکە ئەو خۆی شتەکە ڕاستە و خۆ دروستی ناکە ئەویش ئەچێ بەکردنی ئەدا. ئەم عملیەیەکی شەرعیە و ئیشکالێکی شەرعیتیانە، بەڵام ولەما هەندێک ئیضافاتی بۆ دروست ئەەکەن. یەکێک لەوانە ئەڵێ ئەبێ گرێبەستی من کە من داوای خانۆکەم کردووە ئەو کەوتێتی بۆ دەکەم دوای چۆ لەگەڵ کەسێکشکە گرێبەستی کردووە ئەبێ ئەم دوو گرێبەستە ڕەبەتیان بەیەکەوە نەبێ. چۆن ناکرێ ئەم کۆمپانیایی کە من پێم و تۆ خانۆکەم بۆ دروستکە دوایی بە من بڵێ دکتۆر جیان ئەوە من بۆم تەرتیب کردووی بڕۆ پەیوەندی لەگەڵ فڵان کۆمپانیا بکە علاقت بەوانەوە هەبێ لەم و داهاتوچەی من مەکە بڕۆ بۆ لای ئەوە حرامە، چونکە ئەو تەمویلە ئەو پارەی کە تۆ وەریەگری لێرە ئیشکال دروست ئەکا. ئەبێ تۆ بۆ خۆت کە ئێستا ئەم ئیستیصناعی موازی یعنی چی؟ ئێستا من و تۆ بووین بە دوو طرف شتێکمان هەیە کە طرفی سێم دروستی ئەکا کە ئەو کەسەیە تۆ ئیتفاقەکەت لەگەڵا کردووە، کەواتە تۆ عەقدێکت هەیە ئیلتیزامێکی قانونیت هەیە لەگەڵ طرفی سێم، من ئیلتیزامێکی قانونیم هەیە لەگەڵ طرفی دووەم کە تۆی. من طرفی یەکەمم کە داوای خانۆکە ئەەکەم، طرفی دووەم کە توی پێم وتوی دروستیکە، طرفی سێم ئەو طرفەیە کە تۆ چوو ئیتفاقت لەگەڵا کردو دروستی بکە. بۆیە ئەم عەقدانە نابێ تێکەڵ بە یەک بکرێن بەرپرسیارەتی بە دوواداچوون چاودێریکردن وەرگرتنەوە لە ذیمەی تۆیە لە ذیمەی من نییە. تو ئەچی خۆت بەپێی ئەو عەقدەی کە کردوتە خۆت دوای خانۆکە وەرەگری لە کاتی خۆیان تەسلیم بەبنی ئەەکەی ئەڵێ ئەو خانۆکەیە و کراوە و کێشەی نییە. کەواتە مەرجی یەکەم ئەوەیە کە ئەم شەڕتەی تابێ. خەڵێکی تر پێویستەکە مەرجێکی ئیعتیباری هەیە، ئەم مەرجە ئیعتیباریە نەبێت. چۆن من چووم سیارەم ماوە بەکرد لەگەڵ شەریکەی تۆتا لە یابان، شەریکەی تۆتا مارکەیە، ئەو سنعاتی ئەو ئەیکا معتەبەرە، قبوڵ نییە بڕوە لەگەڵ شەریکەیەکی کۆری تەنسیەت کا شەریکە کۆریەکە سیارەکە بۆ من دروستکە، چونکە لێرە ئیشی شەریکەکە بە نەزەر ئیعتیبار وەرەگیرێ. یا من هاتووم بۆ نمونە بە وەستایەکم گوتووە بە کۆمپانیایەکەم وتووە من دڵنیام لە کوالیتی ئەم کۆمپانیایە کە ئیشەکانەکە بەم کۆمپانیایە وتووە خانوویەکەم بۆ دروستکە، شەرعی نییە بیدا بە کۆمپانیایەک هەمان کوالیتی کار پێ ناکە و مواصفاتی ئەو خانووی کە من ئەمێ مواصفاتەکانی نزم ئەبێ یا ئەو مەوادانی کۆمپانیایی طرفی سێم بەکاری دێنێ مەوادەکانی نەکو پێویستین. خیانەتە.
کەواتە نابێ نەوعیەتی ئەو شتە لە ڕووی کوالیتیەوە فەرقی هەبێت کە کۆمپانیاکە ئەچێ لەگەڵ خەڵکێکی ترائیکە من کە بە تۆم وتووە وەکو شەریکە من ئەو مارکەیەی تۆم ویستووە و من ویستومە ئیشەکە بەدەستی تۆ بکرێ بەو کوالیتیە بکرێت کە تۆ ئیشی پێ ئەەکەی وە شتەکانت لە بازار ڕاهەن تۆ بچی لە پشتی منەوە ئیتیفاقی لەگەڵ خەڵکێکی ترە کە ئەو سنعاتی ئەوان ئەیکەن بە نەفسی کواڵتی دەرناچێ یا هەمان ئەو مواسفاتی تیانی یەکە من ئەمەوێ ئەمە کارێکی حرامەوە کارێکی شەرعی نییە و دوای ئەوە من مافم هەیە ئەگەر تەواو بوو وەری نەگرم چونکە تۆ خیانەتت کردووە نەتوانم بڵێم نامەوێت یەکەم خۆت نەت کردووە مەفروزە بەدەستی خۆت بکرایە چونکە کەسایەتی تۆ سنعاتەکەی تۆ معتەبەر بوو لە هەڵبژاردنە من خۆم و کۆمپانیایەتر مەزانی بۆیە زیادمدا بە تۆ کە خۆت بکی کە نەت کردووە من ملزەم نیم بەو عەقدە خاڵی ئەخیر لە ئیستیسناعی موازیە ئەوەیە ئەگەر ئەو کۆمپانیایی تر ینی طرفی سێم کە لەگەڵ طرفی دووەم عەقدی کردووە من پێم وتۆ بۆم بکە لەگەڵ طرفی دووەم ئەو چویاوێتی بە طرفی سێم هەر زەرەرێک لە بینی ئەو دوانەیە لە دەرەنجامی عەقدەکەی ئەوانە دروست بێ من تەحملی ناکەم چونکە من عەقدم لەگەڵ ئەم هەیە بە مواسفات و شروطی خۆم ئەو عەقدێکی نوێی هەیە بە مواسفات و شروطی خۆی ئەو خانووە هەر زەرێکی لێ ئەکەوێ تەبیعاتی شەرعی قانونی نایەتە ئەستۆی من لەو دەعوایە وجودم نییە بەرپرسیش نیم ئەوان بۆ خۆیان تەحملی زەرەرەکانی خۆیان نەکەن من ئەمەوێ لە کاتی خۆیان بەپێی ئەو مەرجانەی کە ڕێکەوتوم لەگەڵ کۆمپانیاکەی خۆمە من بۆ مواسفاتە شتەکانی خۆم ئەوێ هەر زەرێک لەمەیە هەبێ من تەحملی یەکەم بەڵام من علاقەم نییە بە عەقدی دووەم کە طرفی دووەم لەگەڵ طرفی سێما کردێتی ئەمە پێی ئەوتێ عەقدی ئیستیسناع کەواتە ئیستیسناع بەم شێوازە دروستکردن دەوڵەمەند و کۆمپانیا و بانکەکان ئەتوانن ئەمەش بکەن لەگەڵ خەڵکە بەوەی ئەگەر ئێمە بمانوێ پارە بە قەرز نەدەین بە خەڵکێک بێت ئێمە ئەتوانین ئیشان بۆ بکەین ئەتوانین شتیان بۆ بین بکرد کابرا ئەوێ بازرگانی بکە لە سین ئەڵین کاکە تو ئەچی لە سین بازرگانیەکەی دوکانەکە چی دێنی تۆ پلاکی کارەبا ناهێنی مەوادی کارەبا ناهێنی کێبڵ ناهێنی جلو بەرێک ناهێنی خۆم بۆت ئەهێنم تۆ حەقت نەبێ من ئەچم وەکیلم هەیە ئەچم لە سین بۆ دەدەم بکرد بە چەند ئەتەوێ مواسفات و مەسەلەن شتەکانیم پێ بڵێ خۆم بۆ دەهێنم ئەو کات هەردووکمان قازانجەکەین ئەو پاری پێ نییە خۆی بچێ من پارەم پێیە من بە وەڵێم مەچۆ هەردووکمان ئەچین من ئیستیسناعی بۆ ئەەکەم بە سیعرێکی گونجاو قەمسەڵەکان بەم ئەفرۆشم دوای قەمسەڵەکان دێنم تەسلیمی ئەمی ئەەکەم ئەمە عەمەلیەیەکی شەرعیە و پێی ئەوترێ عەمەلیە ئیستیسناع